یەک ڕۆژنێ جێگایان دیارە بەیان بێن و چاقن دەبتەوقعیان پێ بکەم دام بۆ غایبوونە زۆر چاوم جێڕا مەیلت نەدامێ ئەمن گوتم تاڵ تۆ شیرنت دامێ من لە یەکێک لە چاخانەکانی هەولێرم کە زیاتر لە 30 ساڵە تەقەی پیاڵە و دەنگ لێرە لەم چاخانە دێت و هەمیشە گەرم و گوڕە و جمەی دێت ئەم چاخانە لە یەکێک لە کۆڵانەکانی شاری هەولێرە وەک خاوەنەکەی باز دەکات لێرە لە جیاتی دەفتەری قەرز دەفتەر غیاباتەیە یعنی مشتریەکانی گەرنێن خۆی غیابیان دەدا و دایان ناسێت جا با بچمە لای خۆی وەستا جان سلااوت لێ بێ سەلامت ئەگەر باسی ئەوەم بۆ بکەی گوتت مشتریەکانی خۆم لێرە غیابیان دەدەم لە جیاتی دەفتەر قەرز بەڵێ کاکە کە ڕۆژێک نێنە چایخانە غایبیان دەدەم بەڵێ چۆنی بوونە مشتری باز لەوە دەکەی کە غیابیان دەدەی هەموو بوونە هەتا هاوڕێت بە درێژای 30 ساڵە بەڵێ تەمام 27 ساڵ لە چایخانەی هەم بووینە هاوڕێ برا و وەشی برایش خۆم حسابیان دەکەم یەک ڕۆژنێ جێگایان دیارە بەیان بێن و چاقن دەبتەوقعیان پێ بکەم دام بۆ غایبوونە بە درێژای ئەو ساڵانێک کە ئەو کارە دەکەی چەند پیاڵە لە دەستت شکاوە والله 100,000 دیسکان دەشکاوە والله بە ساسان تازە فێرت چاچیادم چاری سکانم هەڵگرت بووم مشتری گوت ساعت چەندە هەر چاری سکانم شکان نەمزان فکری سکانەکەم نەکرد گوتم ساعتکە بە مشترێکی خۆم بلێم لەو ساڵانی کە لێرە کار دەکەی ینی چ جیاوازێک هەیە ئێستا لەگەڵ پێشوو لەگەڵ ساڵانی پێشوو طبعا نەرێ وەڵەوەش پێشان زەوق نمایە و کاسبی نمایە بەس ڕەمەزان ئێستا ئیشەکەی لە خوای بەزیاد بی الحەمدلله وەشکرد ڕۆژکان کە ئیش نییە بەخوای ئیشەکە زۆر زەعیفە بەتەمای خوددا جاخوا ڕحمان پێ بکە باسەوەت گوت ئەگەر بێتە هەولێرێ نێتە ئێرە وادانێ نەهاتوو بەڵێ تەمان کاکە هەر نەفەرەك بەخوا لە بازاڕی نانی دەخوا دێ لەکەم چایەکەی دەخوا ئەو بە توش تەشخەلت قەشمەرم پێ دەگەڵ دێ چایەکمان بدێت چایەکەی زۆر بەتامە